ساڵانە لە بۆنە و جەژنەکاندا تەقەمەنی و یاری ئاگرینی منداڵان بە شێوەیەکی زۆر لە بازاڕەکاندا دەفرۆشرێت بۆ ئەم ساڵیش بە هەموو شوێک فرۆشتنی قەدەغە کراو لە هەر شوێنێکیش ببینرێت دەستی بەسەردا دەگیرێت. بەڕێوەبەراتی گومرگی سلێمانیش دەستی گر بەسەر ئۆتۆمبیلێکی بارهەڵگری تەقەمەنی و یاری ئاگرینی منداڵ کە پێگاتووە لە دەمانچە و تەرەقی منداڵان و یاری ئاگرینەکان کە لە ئێرانەوە بە قاچاق هێنرابوونە هەرێمی کوردستان. توانیمان دەست بگرین بەسەر لۆریەکە کە بڕی 380 کیلۆ یاری مناڵان و تەقەمەنی تێدایە لە ڕێی سادق پێنجۆی. ئێستا خاوەنەکەی گیرا و ڕوبەڕووی دادگا کرایەتەوە بەرەز جەنابی دادوەر بڕیاریاوە بە بەندکردنی. پۆلیسی سلێمانی ماوەی چەند ڕۆژێکە هەڵمەتێکی گەڕان و پشکنینی لە ناو بازاری سلێمانی دەست پێکردووە بۆ گرتن و کۆکردنەوەی ئەو تەقەمەنیانی لە بازاڕەکاندا هەنوو بۆ هۆیش 5 کەسیان دەستگیر کردووە. وتەبێژی پۆلیسیش ڕایگەیان هەر کەس و دوکانێک بازرگانی بۆ کەرەستانەوە بکات سزا دەدرێت. هەر کەسێ تەقەمەنی بفرۆشێ هەر گەنجێ بگرین بڵێ لەو دوکانم کڕیوە ئیجرای لەگەڵ دوکانەکە شاکرێ بۆیە پێمانتون کە خۆیان بە دوور بگرن لە تەقەمەنی چونکە سزای یاسایی بەدواوە. یەکێک لە فرۆشیارانی یاری ئاگرین و تەقەمەنی ڕایگەیان ئەو یاریانە تەنها لە کاتە ئاسایەکاندا قەدەغە دەکرێت بەڵام لە بۆنە حیزبەکاندا کەس حەقی نییە و بە ئاشکرا بازرگانی پێوە دەکرێت. جاری وایە ئەگەر یادی پارتی بێ لە سلێمانی مەمنوعە لە هەولێر مەمنوع نیە گەر یادی یەکێتی بێ لە هەولێر ممنوع نییە لە سلەیمانی ممنوع یعنی شتەکە لە دوو ئیدارەی لەمە شاکاڵ بۆتەوە زۆر ئاسایی بۆ لە بۆنە حیزبیەکان ئەفرۆشاو لە کاتی دەنگانیشە زۆر ئاسایی بۆ تەقانیانەوە ئەتوانم بڵێم ئەگەر کەسێکشی پێ برینارکەی لە بۆنە حیزبیەکانەوە شێشەی نییە. لە بۆنە و جەژنەکاندا بڕێکی زۆری تەقەمەنی و یاری ئاگرینی منداڵ دەکەوێتە بازاڕەکانەوە کە جگە لە بێزارکردنی هاوڵاتیان کێشە بۆ منداڵان خۆیان دروست دەکات و مەترسی ئەوەی لێ دەکرێت ببێتە هۆی زیان گەیاندن بە جەستەی منداڵ. هاوکاریاسین NRT سلێمانی.